ئێمە وەکو لایەنگران و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی ئەم شەو هەمەتێکمان کرد بۆ هەڵواسینی ئەو شیت و پۆستەرانەی ئەندامانی کۆمەڵی ئیسلامی زۆر سەربەرزین کە لە نێو حیزبێکی ئاوایە سەرمان بەرزە بەڕاستی حیزبێکە مایشە نازیە بۆ ئێمە ئەندامەکانی دەستپاکن سەکردەکانی دەستپاکن ئێمە تەنها ئەوەندە ئەڵێین خاوەنی پیاوی مردین بژی کۆمەڵ ئێمە خۆبەخشانە ئیشەکەین ئێمە وەکو حیزبێکی تر نین بە پارێشکەین ئێمە ئامادەیمان تایە شەو و ڕۆژ خێنە دەمێک بۆی ئەم کارە پیرۆزە جێبەجێ بکەین. ئێمە وەک تیمێک لە قوتابیانی شاری سلێمانی بۆ سەرخستن و پاڵپشتیکردنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی بۆ ئەنجومەنی نوێرانی عێراق ئەم شەو دەستمان کرد بە بڵاوکردنەوەی ئەو پۆستەر و لافیتانی کە تایبەتە بە لیستی 104 بۆ کاندیدەکانی لیستی کۆمەڵی ئیسلامی ژمارە 104 لە شاری سلێمانی. طبعا ئەم گەنجانەی ئێمە هەموو بە شێوازی خۆبەخشی ئەم شڵاتونێتە سەرجادە بۆ سەرخستنی ئەم لیستی پرتەقاڵی لیستی کۆمەڵی ئیسلامی دیارەم لیستە لە ڕابردووە لیستێکی تەواو بە هەڵوێست و تەواو لیستێک بووە کە جێی خۆت کردوتە لە دڵی هەموو خەڵکی هەرێمی کوردستان. دیارە ئەم شەو ئێمە بۆ پێزانینمان بۆ هەڵوێستی ئەم لیستە بۆ ئەو هەڵوێست و ئەو ڕابردووە جوانی کە لە 4 ساڵی ڕابردووە کە ئەم لیستە هەیبووە بە خۆبەخشان هاتوونە سەرجادە بەم شەوە